سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هەڕەشەی وەزارەتی ئیسلاحاتی ڕژیم لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینە، سووتانی دەیان هێکتەر لە دارستانەکانی شاری بانە، ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری لە ناو چامەڵایەتیەکانی جنوب، چالاکی تێکۆشەرانی بزوستنەوەی ژنشیان ئازادی لە تاران، ئەگەری لە سێدارەتانی دووبرا لە لۆڕستان، ئاشکرابوونی دۆر و نەخشی کۆماری ئیسلامی لە قاچاقی کۆکاین بۆ ئیرلند و نەڕزایەتی خەڵکی هۆلەند دژ بە ناردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل. هەڕەشەی وەزارەتی ئیسلاحاتی ڕژیم لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینە. بەپێ هەواڵی گەیشتوو، وەزارەتی ئیسلاحاتی ڕژیم لە ڕێگای ناردنی کورتەنامەوە هەڕەشە لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینە کردووە. دایکانی دادخواز ڕایانگەیاندووەکە وەزارەتی ئیسلاحات دەیەوێت لە ڕێگەی هەڕەشە و ناردنی کورتەنامەوە حەقیقەت بخنکێنێت، بەڵام دایکانی شۆڕژ ناترسن و بێدەنگ نابن. ڕۆڵەکانمان بۆ ئازادی گیانیان بەخت کردووە و بوێری و ئازایەتیان بە دوای خۆیاندا بەجێهێشتووە. شایانی باسەکان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هەڕەشەیان لە دایکانی دادخواز کردووە کە ئەگەر بە دوای ماڵپەڕەکانی سەر بە گروپە نەیارەکانی ڕژیمدا بکەون ڕووبەڕووی سزا دەبنەوە. سووتانی دەیان هێکتەر لە دارستانەکانی شاری بانە. ڕۆژی یەکشەممە 15 پوشپار دەیان هێکتەر لە دارستانەکانی بانە لە ئاگردا سووتان و ژینگە دۆستانی ئەو شارە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیاندا. بەپێ راپۆرتی ڕێکخراوی پاژین، ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی بلەسەن و خەجەک لە شارستانی بانە ئاگری گرتووە و ژینگە پارێزانی ئەو شارە سەرقەڵی دامرکانەوەی ئاگرەکەن. نەبوونی ئیمکاناتی پێویست، شاخاوی بوونی ناوچەکە و شنێبە کنتڕۆڵکردنی ئاگرەکەی سەخت کردووە و داوای یارمەتی لە خەڵکی ئەو شارە دەکەن. درێژەی بەندکرانی ماشەڵڵا کەرەمی باوکی دادخوازی محەممەد مەهدی کەرەمی لە کەرەج. ماشەڵڵا کەرەمی باوکی محەممەد مەهدی کەرەمی وەرزشوەنی ئازادیخوازی کورد کە لە مانگی بەفرەمباری 1401 لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە لە سزاردرا، ماوەی 684 ڕۆژە لە بەندیخانەی ناوەندی کەرەج زیندانی کراوە. ماشەڵڵا کەرەمی لە پەیامێکدا ڕایگەیاند تەنیا تاوانیەوە بووەکە وەکو باوکێک دادخوازی ڕۆڵەکەی بووە، نەک بکوژە و نەتاوانکار. تەنیا باوکێکی دادخوازەکە بە ناڕەوا ماوەی 684 ڕۆژە زیندانی کراوە. جێگەی ئاماژەیەەکە ماشەڵڵا کەرەمی پیاوێکی ڕێزدار و زەحمەتکێشەکان منداڵەکانی بەسەختی و دەستفرۆشی گەورە کردووە، بەڵام هەرگیز زەردەخەنە لەسەر لێوی نەنیشتووە. ئەو باوکە داغدارە تەنیا دادخوازی ڕۆڵەکەی نەبوو، بەڵکو و داکۆکی لە مافی محەممەد حسەینیش کرد کە بە ناحەق لە سێزارەدرا. ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری لە ناو چامەڵایەتیەکانی جنوب. ڕۆژی یەکشەممە 15 پوشبەر کرێکارانی پەیمانکاری شاغەڵ لە ناو چامەڵایەتیەکانی جنوبی ئێران دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی پەیمانکاری لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، کۆلانانی جیاوازی، گۆڕانی دۆخی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی، دابینکردنی ئەمکاناتی ڕەفاهی و بیمەی دەرمانی، پێدانی وام و بۆنی کرێکاری، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژفشودان و بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوتبوون. چالاکی تێکۆشەرانی بزوستنەوەی ژن ژیان ئازادی لە تاران. بەپێوە دیمەنانێ لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، تێکۆشەرانی بزوستنەوەی ژن ژیان ئازادی دژ بە کۆماری پەت و سێزارە چالاکیان ئەنجامداوە. بەشداربوونیەوە چالاکیانە چەندین بەنەریان بە دروشمەکانی ئێمە لە دیواری ترس تێپەڕین و لەو بارودۆخەدا ماندوو بووین و خوازیاری گۆڕانکارین لە گەڕەکەکانی شاری تاران هەڵەواسیوە. تێکۆشەرانی بزوستنەوەی ژن ژیان ئازادی هەروەها دیواری شارەکانیان بە دروشمەکانی دژ بە حکوومەت نەخشاندووە و بە بڵاوکردنی تراکت خوازیاری کاردانەوەی بەرینی کۆمەلگا بەرامبەر بە
سەرکوتگەریەکانی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بوون. ئەگەری لە سزارەزانی دوو برا لە لۆڕستان. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دەستگای قەزای ڕژیم دەیەوێت دوو برای خەڵکی شارستانی کوهدەشت لە پارێزگای لۆڕستان بناوەکانی حەمید و مەیسەم کوشکی لە سێدارە بدات. حەمید و مەیسەم کوشکی پێشتر و لە ساڵی 96 هەساوی هاوڕێ لەگەڵ برایەکی دیکەیان بە ناوی فەرمان کوشکی بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک دەست بەسەر و بە ئەعدام مەحکوم کراون. ڕۆژی 4 جۆزەردانی ئەمساڵ فەرمان کوشکی لە زیندانی قزڵ حەساری کەرەج لە سێدارە درا و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا حەمید و مەیسەمیژ ئەعدام بکرێن. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هۆشداریان داوەکە ڕەوەندی دادرەسیە و سێبران نادادپەروەرانە بووە و لە دەستڕاگەیشتنمە پارێزەری سەربەخۆبێ بەشکرابوون. ئەگەر حەمید و مەیسەم لە سێدارە بدرێن، خۆشکەکەیان بێسەرپەرست دەمێنێت و کەس نییە یارمەتی بدات. دۆخی خراپی تەندروستی عەباس واحدیان شاهڕوودی لە زیندانی مەشهەد. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی عەباس واحدیان شاهڕوودی لە زیندانی وەکیلابادی مەشهەد ناجێگیرە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. عەباس واحدیان شاهڕوودی لە واژۆکارانی بەیانیەی دەست لە کارکێشانەوەی عەلی خامنەییەکە لە ساڵی 1398 هەساویەوە زیندانی کراوە. ناوبراو تووشی نەخۆشی دڵ بووە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندانی مەشهەد ئەو بەندکراوە سیاسییان لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش کردووە. جێگای ئاماژەکە عەباس واحدیان شاهڕوودی لە چەند پەروەندەی ساختەدا بە 21 ساڵ زیندان سزا درراوە. زیانی هەزاران ملیارد تمەنی سەنعەتی فڕۆکەوانی لە ئێران. لە ماوەی 20 ڕۆژ ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی ئێران بە بۆنەی شەڕی ئێران و ئیسرائیل، ئابووری وڵات تووشی زیانێکی 9600 ملیارد تمەنی بووە. ڕۆژنامەکانی کۆماری ئیسلامی ڕایان گەیاندووەکە تەعلیقی گەشتە ئاسمانیەکانی ئێران داهاتی فرۆشتنی بلیت و خزمەتگوزاریەکانی نێو فڕۆکەخانەکانی لەناو بردووە و ڕۆژانە 480 ملیارد تمەن زیان بە سەنعەتی فڕۆکەوانی گەیشتووە. نەبوونی سەرچاوەی دارایی شرکەتەکانی لە مایە پوچ بوون نزیک کردووەتەوە و شرکەتەکان نەیانتوانیوە تێچووی بلیت یان قەرەبووی زیانی گەشتیاریەکان بکەنەوە. چالەکانی ئابووری هۆشداریان داوەکە دابەزینی 70% داهاتی شرکەتە فڕۆکەوانیەکان دەبێتە هۆی بێکاری 30% کارمەندانی ئەو بەشە. ئاشکرابوونی دەروونەخشی کۆماری ئیسلامی لە قاچاقی کۆکائین بۆ ئیرلند. ڕۆژنامەی ئیرلەندی ژۆرناڵ لە راپۆرتێکدا ڕاگەیاند دەست و پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی و سەرچاوە ماڵیەکانی حەزبڵای لۆبنان سەرەکی ترین دەروونەخشیان لە گەورەترین پەروەندەی قاچاقی کۆکائین بۆ ئەو وڵاتەدا بووە. ئۆپراسیۆنی دەستکردن بەسەر 2 تۆن و 200 کیلۆگرام کۆکائین لە ساڵی 2023 دەستی پێکردووە و بەهای ئەو مەحمولەیە 157 ملیۆن دۆلارە. گروپی تاوانکاری کێنهان بە هاوکاری کارتێنەکانی مادەی هۆشبەر لە وڵاتی ڤێنزوێلا و سەرچاوە ماڵیەکانی حەزبەڵای لۆبنان 5 ملیۆن یۆرۆیان وەکو پێشبەرزەخت بۆ ناردنی ئەو مەحموڵەیە سەرخان کردووە. بڕیار بووە داهاتی فرۆشتنی ئەو مەحموڵە لە بازاڕەکانی ئەوروپادا سپی بکرێتەوە. ناڕزایەتی خەڵکی هۆلەند دژ بە ناردنی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە 15 پوشبەر کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و خەڵکی هۆلەند لە بەردەم شرکەتی JKN-فۆکێر کۆبوونەوە و خوازیاری کۆسایهێنان بە ناردنی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل بوون. بە پێزانیاریەکان ئەو شرکەتە سەرەکیترین دابینکەری پارچە یەدەکی فڕۆکە F-35 بۆ ئیسرائیل بووەکە دەروونەخشی سەرەکی لا ژینۆسایدی خەڵکی غەزەدا بووە. چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخوازی هۆلەند با کۆبوونەوە لە بەردەم شرکەت دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی دەوڵەتیە وڵاتە نیشاندا و ڕایانگەیاند کە نایانەوەی شرکەتەکانی وڵاتە دەستیان لە کۆمەڵکوژی خەڵکی بێساوانی غەزەدا بێت و داوای ڕاگررتنی هاوکاریەکانی ئەو شرکەتانە لەگەڵ ئیسرائیل دەکەن. دووە هەواڵ گیانبەختکردنی 39 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی یەکشەممە 15 پوشبەر ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچە لە کەرتی غەزە بردومان کرد و
بۆ هۆیەوە 39 فەلەستینی گیانیان بەخت کرد. بە وتەی بەرپرسانی بەهدەشت و دەرمانی غەزە لە هێرشەکانی سر لە بەیانی یەکشەمەدا 30 کەس گیانیان لەدەستاوە، هەروەها 9 کەس لە هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر ئوردوگای نەسیرات گیانیان بەخت کردووە. هێرشەکانی ئیسرائیل لە حاڵێکدایەکە گروپی حەماس لەسەر پێشنیاری یاگربەستی ئەمریکا ڕەزامەندی نیشانداوە، بەڵام دەوڵەتی ئیسرائیل هێشتا مەرجەکانی حەماسی قبوڵ نەکردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.